سڵاتانێ بۆم کاتتان باش لە بەرنامەی ڕماڵی ئەم جارە باز لە کێشێکی کۆمەڵاتی دەکەم کە ماوەیەکە لێرە و لەوێ بۆتە مژاری گەرمی میدیاکان ئەوش بابەتی حاڵەتەکانی جیابوونەوەی هاوسەرانە بە گوێرەی و ئامار و بە دۆداچوونەی کە من کردووە لە هەر چوار حاڵەتێکی هاوسەرگیری دانێکیان بە جیابوونەوە کۆتایی پێدێت هۆکارەکان و لێکەوتەکانی دوای جیابوونەوە چییە بۆ گەشتین بەم دۆخە بە تایبەتی دەتوانین بڵین دۆخەکە لە دەرگاکان لەوانی کە جیابوونە و تۆمات دەکرێت بە شێوەیەکە کە خێزان وەکو چوارچێوەیەکێکی کۆمەڵایەتی لە بەردەم هەڵوەشاندنەوەدایە ئەرکێکی ئەم دۆخە چاپ کاتەوە پارێزەران ڕاوێژکاران دادگاکان دادوەران لە دۆخێکی ئەوهادا چی بکەن بۆ گەڕاندنەوەی چۆن ئەڵێ ئەو ئاشتاوای کۆمەڵاتی کە پێویستە خێزانێکی تەندروست لە کۆمەلگەدا لەدایک بێت هەموو ئەمانە و کۆمەڵک بابەتی دیکە دەکەماتەوەرێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز هێرۆ عەتار ڕاوێژکاری خێزانی نێودەوڵەتی سپاس بۆ ئەم دەرفەتە هێرۆخان بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش. کۆتایی پێشەکەیەکە دەکەم بە پرسیار و دەواازەی باسەکەم لەگەڵ جەنابەت دەتوانین بڵێن خێزان وەکو چوارچێوەیەکێکی کۆمەڵایەتی لە ئێستادا لە بەردەم هەڵوەشاندنەوەدایە ئامارەکانی جیابوونەوە ئەوەندە مەترسیدارن کە لە میدیاکان ئاماژە پێ دەکرێت. بەناوی گەورە بەخشنتەوە میرهەبان خێزان لە بەردەم هەڵوەشانەوەیەکی سەرتاسەریایە بۆ مانایی کە کێشە کۆمەڵایەتیەکان کێشە ئابوووریەکان کێشە سیاسەکان هەندە زۆر بووە کە نەک تەنها لە چوارچێوەی لێکۆتە لە چوارچێوەی بازنێکی بچووکە بێت واش لە ناو خێزانەکانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشبەختین بەوەی کە هەندێک خێزان توانویانە چوارچێوە کۆمەڵاتی خۆیان بپارێزن بەوەی کە پابەندی هەموو بەها ئەخلاقی و کۆمەڵایەتی و دینیەکە من بۆ پارێزگاریکردن لە چوارچێوەی خێزانی خۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانی جیابوونەوە لە هەرێمی کوردستاندا ڕۆ لە زیادبوون دەکات ئێمە دەزانین باز لە ئامارەکانی هەموو دنیا ناکەین چونکە لە وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی ئەمریکا شتێک نییە بە ناوی خێزانەوە کە بەهایەکی بە گرنگێکی وای هەبێت کە بتوان ئەوان گرنگی پێ بدەن بەڵام لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتی تر لە وڵاتی ئێمەدا بەهای خێزانەکان هەندە زۆر بوون هەندا گرنگیان پێدراوە کە خێزان سێکتەری یەکەم بۆ لە ناو کۆمەلگادا بۆ پاراستنی هەموو ژیانی تاکێک لە ناو کۆمەلگادا بەڵام ئەو هۆکارانەی کە ئێمە دەبینین وای کردووە کە خێزانەکان جیابێتەوە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ هۆکارەکان جیاوازی هەیە ڕۆژ بە ڕۆژ هۆکارەکان بەرەو زیادبوون دەڕوات هەر لە هۆکاری سیاسی هەر لە هۆکاری ئابووری هەر لە هۆکاری کۆمەڵایەتی کە ئەمانە ئەبنە هۆکاری بۆی کە ئەم دوو هاوسەرە بڕیان لەسەر پرۆسەی جیابوونەوە بدەن. هێرۆخان دێمە سەر هۆکارەکان بە تایبەتی پرسیاری دیاریکراون دەبێت بەڵام پێم خۆشە پێشەوە پێم بڵێ دەتوانین بڵێن چۆن پرۆسی هاوسەرگیری هەیە ئاوەها پرۆسی جیابوونەوە هەیە لە دادگاکان؟ چونکە بتێ پرۆسی هاوسەرگیری زیاتر لە پرۆسی جیابوونەوە. باش ینی بەرامبەر نییە نەخێر بەرامبەر نییە پرۆسی هاوسەرگیری زیاتر لە پرۆسی جیابوونەوە بەڵام ئەبێ دان بۆ ڕاستیشا برین کە دەیان پرۆسی جیابوونەوەمان هەیە لەناو دادگایان ناکرێت دەیان پرۆسی جیابوونەوەمان هەیە لەناو دەرەوەی دادگاکاندا پرۆسی جیابوونەکە کۆتایی پێدێت. ئەمە کاریگەری هەیە بۆ لەسەر دەرنەخستی ئامالێکی ڕێک و پێک بە تاکید چونکە لەبەرەوەی کە تۆ جیابوونەکان لەناو دادگاکاندا نەکرێت تۆ ناتوانانی ئامارێکی دقیقە دەستکەوێت ئەو ئامارانەی کە ساڵانە لە ناو دادگاکاندا بە کۆنگرێکی ڕۆژنەماوانی دەکرێت ئەوەیە کە لە ناو دادگاکاندا ئامارەکان تۆمار کراون ئەو حاڵتانە کە هاتوونەتە ناو دادگاکانەوە و دادبینی خۆی بینی و حاکەم دادوەری بەڕێز بڕیاری جیابوونەوەی لەسەر داوە هەرچەندە من وەکو خۆم زۆر گەڕام ئامارێکی دقیقم دەست نەکەوت بۆ بابەتی جیابوونە بەڵام پێم خۆشە 2023 بەڵێ لەبەرەوەی جارێکە کۆتایی ساڵ نەهاتووە حتمەن بەستم وێتەوە وەکو پارێزەرێک لە ناو دادگا بینیوتە دەتوانین لە سەدا چەندی ئەم ڕێژەی پێبەخشی کە حاڵەتی جیابوونەوە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کرد بێت وەکو تەقریبی وەکو نزیکی وەکو ئەزمموی خۆت. بەڵێ ئێمە لەبەرەوەی تۆ ئەگەر ساڵانە 40,000 ژنوپیا و داوای جیابوونەوە لە ناو دادگاکاندا بە حکمەوەی کە زۆر درەنگ بڕیان لەسەر جیابوونەوەی هاوسەرەکان ئەنجێ ناو دادگاکاندا بڕاکی کۆتایی درەنگ ئەدێ ناتوانین ئامارێکی دقیقمان دەستکەین بەڵام ئێمە تێم لە 40,000ەکە 12,000 15,000 بڕیاری کۆتاییان بۆ دەرەچێت بۆ جیابوونەوە ئەنی ڕێژەکە زیادی کردووە بەڵام ئەو ڕێژەیە زیادکردنە بۆ نمونە ئاساییە خۆ زیادکردنەکە ڕەنگە بەرمەبنای ئەوە بێ کە دانیشتوانجی زیادی کردووە وایە بەتاکی دانیشتوانی زیاد کردو چکە هەرێمی کوردستان لە دوای پرۆسی ئازادکردنی عێراق دەرگایەکی تەواو واڵا کرد بۆ هەموو وڵاتانی دراوسێ هەم لە سووریا هەم لە ئێران هەم لە تورکیا ئێمە دەزانین زۆربەی ئێستا کوردستان
بەڕێژێکی باش عەرەبیتە یعنی ئەم بوونی ئەم عەرەبە لە هەرێمی کوردستاندا دوو ڕۆژی تر مەترسی بۆ سەر حکوومەت و پرۆسی سیاسی دروست دەکات چونکە ئێمە یاسایەکشمان ئەو مەترسی کە بۆ نمونە دەبابەتی هاوسەرگیری و عەقدی زەواج دروستی کردووە چییە؟ ئەو مەترسی ئەوەیە کە لە ناو عەرەبدا بەهایەکی مەبەستم هەمووشی نییە بە گشتگیری قسە نەکەین بەڵام لە ناو عەرەبدا بەهایەکی تەواو نەدراوە بە خێزان بۆ مانایی کە ناو کۆمەڵگەی کوردیدا هەبووە ئێمە ئەگەر بین سەیری مێژووی کوردەواری بکەین بەهایەکی ئەو نەجوان بە خێزان دراوە هەم ژن قوربانی داوە بۆ پیا و هەم پیا قوربانی داوە بۆ ژن هەم ژن تەنازولی کردووە هەم پیا تەنازولی کردووە لەم بەرامبەر ئەمەیە خۆشەویستیان ئەو نەجوان ئاڵ و گۆڕ کردووە کە تەنانەت لە گۆرانیەکانشمانە بە تەواوەتی ئەم خۆشەویستە وجودی هەیە بەڵام لە ناو عەرەبدا هەندێک لە تەقالیدیان هەیە کە لە ناو کۆمەڵگەی کوردی ئێمە جێگەی نابێتەوە وا خەریکە وردە و دێتە ناو کۆمەڵگەی کوردی ئێمە ئەم کۆمەڵگەی کوردی ئێمەش ئەبێتە هۆی جیابوونەوەی خێزانەکان ئەبێتە هۆی لێکەوتی ژن و پیاوەکان ئەگەر نەشبێتە هۆی جیابوونەوەی خێزانەکان ژیانێک دەکەن تەنها ژیانی سەر پەڕی عەقدی هاوسەرگیریەکان کە پێ دەوترێت ژن و مرد باشە بەس بەڕێیەکە هێرۆخان کلتور و لەنە جێندەری و خێزانەکەی ئێمە هەندە لاوازە بۆ نمونە هاوڵاتێکی بەڕەگەز عەرەبیان بۆ نمونە دانیشتن ئەو ئاوارەکان بتوان ینی شوێن پێی پێدێشکەن بەڵێ لەبەرەوەی ئێمە سەرسامین بە کلتور و جێندەری وڵاتانی دەرەوە هەر وڵاتێک هەر ئەوروپیەک هەر عەرەبێک بێت پرۆگرامێکی پێبێ بە ناوی جێندەر و بە ناوی فێمینیزم و بە ناوی خێزانەوە یەکسەر قبوڵی ئەکەین بەڵام سەیرەکەی بەها ئەخلاقی کۆمەڵایەتی و دینەکەی کۆمەڵگەی خۆمان قبوڵ ناکەین کە بەهایەکی ئەمنە جوانمان هەیە ناو خێزاندا هەر خێزانە بگەڕێتەوە بۆ کۆن وەکو دایک و باوکی ژیان بکات لەو بڕوان پرۆسی جیاببوونەوە لە پێدوانێ بەشێکی ئەم گۆڕانکاریی کە لە کولتور و دابوونەریت و خێزانی ئێمەدا دروست بووە پەیوەندی بەو دنیابین و جیهانگیریەوەیە کە باشە بۆلەکەی کەوتوین هەر ئەوە نییە بۆ جیهانگیریە شتێک نێ بە ناوی خێزان باشە لە دنیای جیهانگیریە شتێک بە ناوی بەرژەوەندی تاک شتێک هەیە بە ناوی سیاست شتێک هەیە بە ناوی ئەوەی کە جێندەر و فێمینیزم بۆ خودی خۆی بژی لە دنیای جیهانگیریە شتێک نێ بە ناوی خێزان ئەوە دنیای تاکەکەیە کە ئەبێ خۆی خێزانە بۆ خۆی دروست کات دنیای تاکەکەیە کە ئەبێ بەهایەکی کۆمەڵایەتی بۆ خۆی دیاری بکات بەڵام کاریگەری نابێت لەسەر خێزانی ئەمە کاریگەری ئەبێت چونکە گەنجێ ئەمە کاریگەری لەسەر گەنجەیە کاریگەری لەسەر ئەو جیلە تازە هەیە کە ئێستا وردە ڕۆنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە چونکە ئەوان پێیان وە ئەوان سەرسامن بە گۆڕانکاری ڕۆژ ئاواییەکان سەرسامن بە جێندەر بە فێمینیزم بە ئەم بابەتانی کە دێتە ناو کۆمەڵگەی کوردی ئێمەوە لەگینا تازە دایان خێزانی وەکو من و دایانی تر سەرسامی بۆ بابەتانی تر چونکە لەمانای ژیان تێگەشتوین لەمانای بەها کۆمەڵاتەکانی خۆمان تێگەشتوین ئەگەر بە دێڕێک پێم بڵێیت فەلسەفەی بنیادنانی خێزان لە کۆمەڵی کوردی لەسەر چی بنەمایەکە خۆشەویستی فیداکاری میهرەبانی ئەمە دەبینیت ئێستا بەڵێ لە ناو خێزانەکانمانە هەیە چۆن ئێمە کە من ژنێک کچێک ئەبینم لەسەر درێسێکی بووکێنی بریایی جیابوونەوە ئەدات کچێک ئەبینی یان کوڕێک ئەبینی لەسەر یەک بەسقاڵ ئاڵتون بریایی جیابوونەوە ئەدات ئەمانە لەسەر شتە زاهیرەکانن ئەم خانەوادانە شتە زاهیرەکانن بەڵام مهمترە لە بابەتە کۆمەڵایەتێکی کە لە ناو خێزانەکانە ئەژی پێیان و ئەم خێزانانە قبوڵکردنی چواردەوریان بەلاوە مهمە ژیانی تاکی خۆیان بەلاوە مهم نییە کە پێی خۆشە کچەکەی یان کوڕەکەی لە چوارچێوەی خانوویەکە بە ئارامی بە ئاسوودەیی بژی پێی خۆشە کە درێستی کچەکەی بای $500 خوشکەکەی یاخود دراوسێکی ئامۆزاکەی بڵێ ماشاڵڵا لەم درستی کچەی تۆ چەند جوانەبایی چەند ئەیش بە شانازیە بڵێ بای $500 ئەگەر ئەمە یەکێک بێت لە هۆکارەکانی جیابوونەوە کەواتە ئەرکی کێ ئەم تێگەشتنە لە ڕوویا و زەهن و تاکی گەنجەکان دروستکە پێش هاوسەرگیری دەبێت بەم پێوەرە بەم تێگەشتنە هێرۆخان زەواج بکرێت ئەرکی خێزانە یەکەم جار باشە ئەبێ خێزان ئەو تێگەشتنە بۆ مناڵەکانە دروستکەن لەسەر خێزان چونکە کاتێکە کچێک یان ڕاتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ئەبێت تۆ هەموو ئەو مەسئولیاتانەی کە کچەکە یاخو کوڕەکە لە ژیانی هاوسەرگیریە دروست ئەبێت ئاشنایکەی پێی بڵێ
بەڵێ مەسئولیاتی خۆتە دروست دەبێت هاوسەر دروست دەبێت ماڵی کەسوکاری خێزانەکەت و ماڵی خەسووت و ماڵ و مناڵ و ئەمانە ئەبێ هەمووی پێ بڵێ ئەبێ قۆناغەکانی هاوسەرگیری پێ بڵێ تۆ ئەمە 5 قۆناغمان هەیە لە هاوسەرگیریە ئەگەر کچێک کوڕێک بیخێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە شارەزایەکی لەم قۆناغانەیانە بێت ناتوانێت تاو هەزمی ژیانی خێزانی خۆی بکات ناتوانێت تاو لێ تێگەیشتنی هەبێ بۆ پرۆسەی هاوسەرگیریەکە بۆ یەکەم خێزان بەرپرسیارەتی یەکەمی هەیە بۆ تێگەشتی مناڵەکانیان بۆ ناو پرۆسەی هاوسەرگیری دوو هەمینیان ئەوەیە کە ئەبێت لانی ڕێکخراوەیەکان لانی حکوومەت لانی دادگا کاتێکە کچ و کوڕێک ئەڕۆنە پرۆسەی هاوسەرگیری ناو دادگا پێویستیان بەوەیە کە کۆرسێکیان پێ بوترێت کۆرسێکیان پێ بوتێت لەسەر وڵامەکانی پێ بڕ پرسیارە بۆ من بوونی خولێکی ڕاوێژکاری پێش زەواج تا چەند گرنگە بۆ تێگەشتنی تاک بۆ ئەوەی لانی کەم بزانێت بۆچی دەچێتم پرۆسەوە ڕەنگە گەنجە بوو بێت زەواجی کردبێ ئاسڵ نەیزانی بێت مەبەست و ئامانج و مەهابی چیە لەم پرۆسەیە کاتێک لە ئێستا ناو دادگاکانە هەیە کە 3 سعات 3 کاتژمێر کۆرسێک ئەخوێنن بەڵام من کافی نییە چۆن لە وڵاتی مالیزیایە بۆیان کراوە بە ئیجباری دەبێت کۆرسی یەک مانکە تاوکەنە ناو دادگاکاندا اینجا دواتر عقدی هاوسەرگیریەکان گرێبەستی هاوسەرگیریەکان پێدەدرێت پێویستە لە هەرێمی کوردستانشدا ئەمە بکرێت بە ئیجباری کە ئەو کچ و کوڕە ئەڕۆنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە ناو دادگا کۆرسێکی ڕاستەوخۆ ئۆنلاین نا کۆرسێکی ڕاستەوخۆ هەبێت بۆ شارەزابوون لە هەموو پرۆسەکانی هاوسەرگیری قۆناغەکانی هاوسەرگیری هەڵسوکۆتەکانی هاوسەرگیری اینجا دواتر دادوەرە بەڕێزەکە عقدی هاوسەرگیریەکە بدا بۆ کچ و کوڕ ئەم خولە ڕاوێژکاری کە ئێستا هەیە لە دادگاکانی ئێمە توانیوێتی لانی کەم کاتەکەی کەمە کاک ئەرسەلان کاتێکی زۆر کەمە باشە شتێکی سەرەتایی دەدا بۆ کچ و کوڕە هەر سەرەتایەکی هاوسەرگیری دەکەواتە خەمە گەورەکە دەبێت کێری بخوات خێزان لێ بیخوا کۆمەڵگا و خێزان چونکە ئەو کچ و کوڕە دواتر ئەبێتە ئەندام لە کۆمەڵگادا و ئەوان ئەبنە هۆکارێ بۆ ئەوەی کە کێشەکان ناو کۆمەڵگادا دروست بن تۆ ئەمە مناڵی ئەبێت کچێک کە بە تەواوەتی لە پرۆسەی هاوسەرگیری تێنەگەشتووە تۆن ئامادەی بخێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە کوڕێک کە بە تەواوەتی نەیتوانی و لە پرۆسەی هاوسەرگیری تێبگا نەیتوانی لە مافەکانی ئافرەت تێبگا نەیتوانی وە هەموو حەق و حقوقانی هەژیانی هاوسەرگیری دابیکە بۆ هاوسەرەکەی تۆ نەخێتە ناو پرۆسەی هاوسەرگیری تەمەن بە دوورونزیکی هیچ پەیوەندێکی بەم بابەتەوە هەیە تەمەن هەیەی بەڵام توانای تێگەشتنی ئینسانەکە ئەمە گرنگە چونکە ئێمە کەسانێکمان هەیە 19 ساڵە ناو پرۆسەی هاوسەرگیریە سەرکەوتنی بەدەستێنەوە بەڵام کەسانێکشمان هەیە 30 ساڵە ناو پرۆسەی هاوسەرگیریە نەیتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بۆیە تەمەن بە پێی تێگەشتنی شەخصەکە تاکەکە کاریگەری هەیە لەسەر پرۆسەی هاوسەرگیری بەڵام لە دادگا ناو کۆمەڵگەی ئێمە دروست بووە زەواجی پێشوەختە یعنی ئێمە سیر ئەەکەم لە کۆمەڵگەی ئێمەدا هاوسەرگیری پێشوەختە زۆر بۆ بەرەو زۆربوون ئەڕات ئەمە مشکلە گەورەکەی ئێستا لە هەرێمی خراپی ئەم زەواجی پێشوەختەیە لە چیدایە لێکەوتی زۆرە باش ئەگە من بێن باسێک لێکەوتێ بکەم وڵا بە کورتی باس لێکەوتەکانی زۆر تۆ کچێک خەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە تەمەنێکی تاوە ژیری نییە خۆی پێویستی بەوەیە کە سەرپەرشتیارێکی هەبێت جادایکی بەیان باوکی بێ لە بەها کۆمەڵایەتەکان بە تاواتی تێ نەگەیشتووە بە پرسیارەتێکی خەتە سەرشان کە ئەم کچە لە توانای یاخو کوڕەکەش لە توانای هەڵگرتنی بە پرسیارەتی نییە تۆی خەتە بەدەم ئەم بە پرسیارەتیە ناتوانێت پێویستی بە پەروەردەی خۆی ناتوانم ناڵێ بخاتەوە تۆ پەروەردەی ئەو پەروەردەیکە یان ئەمە لێکەوتەکانێتی ڕۆژ بەر ئەگەر ئەمە زیاد بکات ئەوەنێتی خراپتر دەبێت لە کۆمەڵگەی ئەمەدا بەڵام زەواج پرۆسێکی خۆبەخۆییە خۆ ڕەنگە گەنجێک ئازادە لە چی تەمەنێکدا بوون برای ئەم زەواجە دەدات کە تەمەنەکە چۆن بێت دەگونجێ و چۆن پێوەرەکە چۆنە ئەمە بەڵێ مەسمەوەی ینی ئەمە بەشێکی بابەتەکەیە ئازادی سنووری خۆی هەیە تۆ گەنجێکی 15 ساڵ ئەڵێ من ئەچمە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە نابێکسە بڵێ وڵا کەسەکە ئازاد با خۆ بڕاتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە بێت داینیشێنی هەموو قۆناغەکانی هاوسەرگیری پێی بڵێ ئەمە قۆناغەکانە ئایا ئەتوانە قبولی کات قبولی ناکات کە تۆ چوتە ناو کوڕۆکی هاوسەرگیریەوە بووی کە بیری لێ کردەوە عینەن چۆن لە یوتیوب ئەمانە بڵاو بۆ تۆ کاڵخەکە لە پەنجەیە کات قاپەکە شواگسەکە ئەیات مناڵەکان بەخێوکات دەریهێنێتەوە ئەویش ڕگەوای لێدێت باشە لایەنێکی دیکە بابەتی سۆشیال میدیا ئەوەی کە ئێستا دەگوزارێت تا چەندوەکو پارێزەرێک ئەو کەیسانێک کە ڕۆژانە لە دادگا دێتە بەردەمی بەڕێزت تا چەندێک پەیوەندی بەمەوە هەیە بۆ نمونە سۆشیال میدیا کێشێکی گەورەیە چونکە کە سۆشیال میدیا وای لە خێزان کردووە ئیتیمام نەماونە ناو یەکتریە ئەوە کێشەکەیە سۆشیال میدیا هاوسەرەکە کچ بەیان کوڕ بدێتەوە بۆ ماڵەوە
ئەگەر ئافرەت بێ دەستەکە بە چێژلێنانێک ئیشە دوای لەسەر خەنەفەی دانیشە خەڵکی سۆشیال میدیا پیاوەکە بە هەماشکڵ ئێواران دێتەوە یەکسەر لەسەر قەنەفەکە دانیشە دەستکە بە سۆشیال میدیا و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و نانەکەی ئەخوات لەسەر ناخواردنەکەش دەیان ژن و پیاوە بینی لەسەر ناخواردنەکە موبایلەکە بەدەستێوێتی وای لە هاتووە ئەسڵان گرنگی و ئیتیمام لەناو خێزانە نەدراوە نەماوە بە بۆنی ئەم سۆشیال میدیایەوە ئەوەی کە وەکو هۆکار هاتوۆتە بەردەمی بەڕێز لە کەیسەکان زیاتر هۆکارەکە چییە؟ سۆشیال میدیایەکێک لە هۆکارەکان کە ئەڵێ پلەی یەکەمی وەرگرتووە لە ڕیزبەندیەکە تقریبا بەڵێ لەبەرەوەی هاتوونەتە لای مناڵی هێورەخان هاوسەرەکەم دێتەوە خەرکی سۆشیال میدیە شەو تا سەعات یەکی شەو دوو شەو خەرکی سۆشیال میدیایە ژنەکە بە هەمان شکڵ پیاوەکە گلەیلەکە ئەڵێ هاوسەرەکەم دەگەرێتەوە بە ماڵەوە خواردنەکەم بۆ حازەکە کێشەی نییە بەڵام دوای ئەوە دەستگا بە تەلەفۆن و نەزانم ئەمە گروپی خوشکانە و گروپی ئامۆزاکانە و گروپی پورزاکانە و بخۆی بە لایف قسەیان لەگەڵ ئاکات و سۆشیال میدیاش تەواو دەستی بەسەر خێزانەکان ناگرتووە بۆیە ئیتیمام گرنگی نەماوە بە بۆنەی سۆشیال میدیاوە بە بۆنەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە چونکە ژیانی هاوسەرگیری کە گرنگی تیانەما یەکێکە لە هۆکارەکان بۆ جیابوونەوە تۆ بۆت مهم نەبوو هاوسەرەکەت کە هاتە ماڵەوە چی پێویستەیەکی هەیە ئەبێ لەگەڵ یابیت بزانی ئەمڕۆ چی کردووە من هەمیشە باوکم نەسیحەتێکی ئامۆژگارێکی زۆر جوانی ئەکردی لە کاتی پرۆسی هاوسەرگیریە کە دائیمەن ئێڵم لە هەموو شوێنەکە دایم ئەوێت کاتێکە هاوسەرەکانتان ئەگەڕێنەوە بە ماڵەوە یەکسەر وەکو دارکوونکەرم مەچۆرە سەری چێکی ئەمڕۆ چی دەچوونە کردووە خێرا خێرا هەموو شتەکان بڵێ دانیشە با ئیسراحەتێ بکە دوا ئەتر چی لە ماڵەکە هەیە هۆگرنگ نشتی خۆشە بێ هەشتێن بەداخی ئاوی بۆ بم ئیسراحەتێکی کرد ئەنجا دوای پێی ئەڵێم ئەمڕۆ چیت کردووە چیت نەکردووە ئەمانە هەمووی ئەتوانین بەڵام ئەمە نەماوە پێکەوە بوون نەماوە کچ لەگەڵ برادری خۆی ئەڕاتە دەرەوە پیاو لەگەڵ برادری خۆی ئەڕاتە دەرەوە شتە زاهیرەکان تاوا بوونەتە گرنگێکی تاو لە ژیانی هاوسەرگیریە شتە باتنیەکان و ئەوانی کە گرنگە لە نێوان ژیانی هاوسەرگیریە وجودێکی زۆر کەمی ماوە ئەمە کێشەکە لە سۆشیال میدیا لە سۆشیال میدیایە یەک دیێڕی خۆشەویستی جوانت بۆ دەرەبڕێ دڵێکشێ بۆ دەرەبێت تیرێکشی لێەوە و ڕستمێکی جوانشە بۆ دانێت بەڵام لە پشتی سۆشیال میدیاکەەوە بۆ جۆرە ناژ ئاماجی خۆشی ناپێکێ ئەسڵەن بێتەوەی تێکدانی ژیانی خێزانی تریش کەواتە بۆ چاکردنەوەی ئەموێنەیە بۆ ئەوەی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت یاسا یا دین دەتوانێت ئەمە بکات هەردووکی بەڵام بە دەرەجە یەکەم دین و پاشان یاسا باشە چکەمە دەزانی یاسا لە هەرێم کوردستانە لە دین وەرگیراوە ئەو یاساکانیش توانیانە ئیشی خۆیان بکەن بەڵام دین کاریگەری زیاترە دین بە ئاسانی ئەتوانی وەریگریت چونکە ئێمە بە الحەمدولله هەموو موسڵمانین کاتێک کە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەخوێنینەوە کاتێک کە ژیاننامەی حەزەتی عایشە دەخوێنینەوە ژیاننامەی حەزەتی خەدیجە دەخوێنینەوە حەزەتی فاتیمە دەخوێنینەوە دەبینین ئەمانە چیان لەگەڵ هاوسەرەکانیان نەکردووە اینجا تێ ئەگەی ژیانی هاوسەرگیری چییە ژیانی هاوسەرگیری لە یاسادا نەهاتووە هەڵسو کۆتەکانە بۆ دیاریکە نەهاتووە پێت بڵێت تۆ چۆنمی چینیت بەڵام کاتێ سیرە ئەخوێنیتەوە کاتێک لە دینەوە هەڵسو کۆتەکانە بۆ دیاری ئەکرێت ئەزانی کاتە چۆن هەڵسو کەوتکەیت مەرجەوەی کەسێکی دیندار بێ پرۆسێکی هاوسەرگیری بسەرکەوت و بەڕێوە ببات مەرج نییە ئینسانەکان نەخێن مەرج نییە بەڵام زۆری نیان سەرکەوتن ئەوانەی کە بە شکڵە دینیەکە پرۆسی هاوسەرگیری جێبەجێ دەکەن و هەموو ئەحکامەکان و فەریزەکان و سونەتەکانی دین جێبەجێ دەکەن زۆرینیان سەرکەوتون مەعەدا لە سەتا یەک بۆ دویان ئەگەر شکستیان نابێت لە پرۆسی هاوسەرگیریە دین هیچ کاتێک بەس بە تێکدانی خێزان و ئەم شتانە ناکە کاتێکە خوای گەورەش سوورەتی بناوی تەلاقەوە دابەزاندووە خودی خۆی دەفەرمێت یەکێکە لە هەرە حرام بێزراوەکانی کە خۆم پێم ناخۆش بەڵام گرنگە بەڵام چارەسەرێکە بۆ ئەوەی کە کێشەی کۆمەڵی دروست نەکات ئەمە لە کاتێکدا ئەبێ ئەو تاکە دین و مەهام و ئامانجەکانی خۆی وەربگرێت ئەم کاریگەری ئەمجا ڕوودەدات کەسێک کە دیندار بێ هەموو خۆی وەرگرتووە باش ئەوەی وەکو پارێزەرێک لە دادگاکان ئیش لەسەر کردووە کە زیاتر هۆکارێکی ناموبالات بوو بێت و شایانی ئەوە نەبوو بێت کە دوو هاوسەری یەک جا کرد بێت و چییە بەڕای تۆ من خۆم چەند نمونەیەکم لە ینی بۆ نمونە یەکێک لەو کۆمنتیانەی کە بۆ بەرنامەکات و بازەوە دەکات هاوسەرە بۆ لەسەر جۆری دیاریکردنی ئەو شیرینەی کە بڕیار بۆ لە ئاهەنگی گواستنەوەکە بیخۆن ناکۆکی دروست بوو دوجار بە لێکجابوونەوە کۆتایی هاتووە
وەکو خۆشم پێش ئاماژەم پێکە لەسەر درێسی گواستنەوەکەی جابۆتەوە ئەو داوای درێسی کردووە بای $500 بووە بەڵام کوڕەکەوتتی من ناتوانم ئەو پارەیە بم $300 $250 کافیە کچەکەوتتی نەخێ من شایانی درێسێکی $500 لەبەرەوەی بۆ ئەوەی کە پورزاکانم و کەس و کارەکەم و کەویستکە زاهیرەکە ئەبینێت شانازی پێوە کە درێسێکی $500 بۆ کراوە بۆکانی جیابوونەوە ئێوەی پارێزەران توانیتوانە کەیسێک چارەسەر بکەن پێشەوەی بکاتە دادگا حتمما کاتێک یێتە لای ئێوە یعنی دادگا بەڵام وەکو ڕاوێژی خێزانی وەکو لایەنە مرۆڤیەکە توانیتوان ئەمە بکەن دایان کەیسم هەیە کە هەلای خۆم و لە ئۆفیسەکەی خۆم ژن و پیا بوون هاتوونەتە لای من بڕیاری جیابوونەوەیانەوە بە تەواوەتی بەڵام الحەمدولillah ئێستا دوو خێزانی زۆر جوان نمونن هەتاکو ئێستا سەردانی ماڵەکەی منەکەن کە بوونێتە خێزانێکی جوان بخۆیانە ناو ماڵەکەیە بۆ چکە ئەمانە کێشە کۆمەڵایەتیەکان زاهیرە کۆمەڵایەتیەکان ویان لێکردو بکەم کێشانیان بۆ دروست بێت کاتێک کەچنە لە ڕێژکارێکی یاسایی ئەچنە لە ڕێژکارێکی خێزانی تێدەگەن ژیان بۆ جۆرە نەبوو کە ئەمان بیریانە کردبەوە تێدەگەن کە ئەو کێشە بچووکانەی کە لە ژیانی هاوسەرگیریە هەیە شانی ئەوە نییە کە تۆ بیکەیتە کێشێکی گەورە بۆ جیابوونەوە یعنی ئەگە خیانی زەوجی نەبێت ئەگە پیاوی دڵی پیس نەبێت کۆمەڵە بابەتی تر نەبێت ترژن و پیا و کێشەکانی تر ئەتوانن بێکەوە بە تەفاهم حەلی بکەن شێوازی جیابوونەوەش وەڵامە بەسمە لەسەر ئەوە ڕوونکردنەوەم بیتێ پێم خۆشە چەند جۆر شێوازی جیابوونەوە هەیە وە قۆناغەکان کاتێک کە کەیسێک مەجرە قانونی خۆی وەردەگرێت چەندێکی پێدەچێت درێژە کێشانی کەیسەکان لایەنێکی ئەرێنیە لە پرۆسی هاوسەرگیری بۆ ئەوی کە دوو هاوسەر لێک جیانەکاتەوە پرۆسی جیابوونەوە بە چەند قۆناغ کاتێ دەپەڕێت باشە قۆناغ یەکەمان هەیە کە لێرەدا پێش ئەوەی کە بڕیاری جیابوونەوە بدرێت ئەم کچ و کوڕە دەست ئەکەن بە جنێودان بە یەکتری دەگیرکردنی یەکتری قسە پێوتن هەڵسوکەوتی ناشرین بەرامبەری بە یەکتری ئەمە پێش ئەوەی کە بڕیاری جیابوونەوە هەندووکیان بڕیاری جیابوونەوەیان داوە هەندووکیان لەناو ماڵەکەش هەندێک کات بێکەوەژین هەندێک کات بەجیاژین ئەمە قۆناغی یەکەمەکەم قۆناغە زۆر مەترسیدارە چونکە هەندێک کات ئەگەر تۆ ناو ماڵەکەیە کەسی بەرامبەر جنەوە پێبدا تهدیدی پێبا ڕەنگە ببێتە هۆی کوشتن ڕەنگە بێتە هۆی تون و تیژیکردن بەرامبەر بەریەکەوتنی خراپ هەڵسوکەوتی خراپ بەرامبەر بە یەکتری ئەم قۆناغە مەترسیدارە قۆناغی دووهەممان هەیە کە قۆناغێکە کە خێزانەکان تەداخولی تێدا دەکەن اینجا خێزانەکان بە دوو شێوە تەداخولی تێدا دەکەن یاخۆ بە سلبیات یاخۆ بە ئیجابیات چونکە بتەوێ خێزانەکان هەندێک کات کچەکانیان کە جیا ئەبنەوە کوڕەکانیان هیچێکێ لە خێزانەکان یاخود زۆر کەم خێزان ئامادەیە کە تەرەفی خۆی بە تاوانبار بزانێت هەمیشە تەرەفی بەرامبەر بە تاوانبار ئەزانێت هەمیشە کچەکەی خۆی یان کوڕەکەی خۆی بەرز دەکاتەوە تۆ من بە کوڕەکەی من نەکەیت تۆ بە کچەکەی من نەکەیت تۆ چتە دەرەوە تۆ گرنگی بە هاوڕەکانیدا تۆ گرنگی نازام چی تێدا کچەکەوتانی وەشە بەجێژ نەناو ماڵە بەتەنی بابەتانە نەناو مەجلیسەکانە نەناو سڵح عەشایرەکانە دەوترێت ئەمە قۆناغی سێمە دووەمە قۆناغی سێمان هەیە شێوازی تەلاقەکەیە ئایا مخالعەیە خلافە زەرەرە ئەمانە هەمووی هەیە شێوازی تەلاقەکەی لەناو دادگاتە چونکە کە تۆ ناو دادگا ئیتر تو بێت شێوازی جیابوونەوە دیاریکەیت بەکەم شێواز جیابیتەوە ئەگەر شێوازی مخالعە بێت ئەوە ئاسانە و بە یەک جلسە کۆتایی پێدێت ئەوانەی ناو دادگا شێوازەکەی لە کامیانە زیاتر هەمە چەشنە مخالعەمان هەیە زۆری مخالعەیە چۆ ئافرەت تەنازل لە حەقانی خۆی ئەکا لە مقابل نەکە لێ جیابێتەوە مخالعەمان هەیە خلافمان هەیە زەرەرمان هەیە مادەکانی چلوێک و چلودومان هەیە هەموویمان هەیە بەڵام ئەم شێوازە ئەوەی گرنگە سەر ئەنجامەکەی چۆنە باشە ئەگەر مناڵ هەبێ چۆنە ئەگەر مناڵ نەبێ چۆنە ئەگەر مناڵ هەبێت مناڵەکان بۆ سێ قۆناغدا بەشەکرێن قۆناغی یەکەم ئەگەر مناڵێک بێت لە تەمەنێکی خوار هەرزەکاری دابێت ئەم مناڵانە هەمیشە خۆیان بە تاوانبار ئەزانن بۆ جیابوونەوەی دایک و باوکەکان چونکە تووشی نەخۆشی دەرونی ئەبن پێیان وایە کاتێک کە ئەم دایک و باوکە شەڕیان کردو لەسەر مناڵەکان ئەمانە هەمی بە مێشکیانە دێتەوە خۆیان بە تاوانبار ئەزانن دوای قۆناغی مناڵی دووەممان هەیە کە ئەمە هەرزەکارە ئەم هەرزەکارە ئەگەر نەیگیری زۆر مشکیلەیە چونکە دائیمەن تەرەفی لایەنێکیانە یان دایکێتی یان باوکێتی هەمیشە تەرەفێکیان بە تاوانبار ئەزانێت اینجا ئەگەر هاتوو ئەم مناڵە نەگریت
ڕەنگە هەڵسوکەوتێکی ناگونجاوی ناتەندروستی دەروون ناجێگیری بەرامبەر کەسی بەرامبەر هەبێت کە پێی وایە تاوەبارە. هێرۆخان قسەکانی منداڵ لە دادگا حساب بکراوە؟ نەخێر نەخێر نابن بەشێک لە کەیسەکە؟ نابن بەشایەت. باش. مناڵی ئەوەی کە بەڕێز لە ئاماژەی پێ دەکەی مەبەستی دەرەوەی کەیسەکە. دەرەوەی کەیسەکەیە. ڕوونە. چونکە ئەمە هەمووی شێوازگەی تەلاقە دەرەنجامەکەی تەلاقە. قۆناغی سێمان هەیە لە مناڵە کە گەشتە تەمەنێکی تاوا دیاریکرا و ئەتوانێت خۆی بڕیار بدات، ئەمە زۆر کاریگەری بەجێ نەهێڵێت. بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری بەجێ دەڵێت مناڵی خوا تەمەنی هەرزەکارە. ئەم مناڵە لەبەرەوەی تاو کامڵ نەبووە و لەگەڵ ئەوەشدا ناتوانێت بڕیارێکی یەکلاییکەرەوە بدات و مەحکەمەش بڕیاری لەسەر دات کە لە لای دایکی بێ یان لە لای باوکی بێ، کاریگەری دەرونی بەسەر مناڵەکە بەجێ دێڵێت. خواستی دایک و باوکەکە نییە بۆی کە منداڵەکە ببا بۆ لای خۆی لە دوای جیابوونەوە؟ نەخێر، مناڵ لە ڕووی شەرع و قانونش بۆ دایکە. بۆ دایکە هەتا 18 ساڵی پێ ئینە مەعەدا خیانەتی زەوجی، زینایەکی زەوجی یان باری دەرونێکی ئەگەرم دایکە ئامادە نەبووە منداڵە لە ئەستۆ بگرێت کاتە باوکە بەخێوێکات. یعنی تا 18 ساڵی وەکو قانون؟ بەڵێ بەڵێ. هی دایکە. بەڵێ تا ئەو کاتی مناڵەکە ئەتوانێت بڕیار بدات 15. ئەگەر ئەم باوکە ئەتوانێت دای مناڵەکەی خۆی بکاتەوە ئیتر حاکم بڕیار دەدات لەوەی کە ئەم مناڵە توانای قەراردانی هەیە بیدا یاخودنا، ئەگەر توانای نەبوو ئەو کاتە ئەدرێتەوە بە دایکەکە. لە پرۆسەی جیابوونەوە پیا و یا ژن کامل قوربانین یان هەردووکیان؟ هەردووکیان بە شێوازێکی جیا قوربانین، هەردووکیان بە لێکەوتێکی جیاواز قوربانین، هەردووکیان فێری عینادیە بن، فێری تووڕەبوونە بن، فێری کێشە ینی تووشی نەگونجانی کۆمەڵایەتیە بن. مەرجە هەر پرۆسێکی جیابوونەوە لێکەوتی خراپی کۆمەڵایەتی بەدای خۆیان بهێنێت؟ خێر من نمونەم هەیە دوو هاوسەر بوون زۆر بە جوانی لێکتری جیابوونەوە، کەسیان تا ئەم دەقەیەش کە 6 ساڵە جیابوونەتەوە نە ئەوی تاوانبار کرد نە ئەوی تاوانبار کرد، هەردووکیان کە گەم لێگرتن هێرۆخان نەگونجاین و ژیانی پرۆسی هاوسەگیریەکە کۆتایی پێدێنین، مناڵەکانیش لای دایکەکەیە و هەفتانەش ئەم دایکە مناڵەکان ئەبا بۆ لای باوکیان. بەڵام خۆ لێرە لەوێ گوێبیستی ئەوە دەبین کە چەندین حاڵەت و لێکەوتەی خراپی کۆمەڵایەتی لە جیابوونەی هاوسەراندا ڕوو دەدات، تەنانەت هەندێک جار کە بەداخەوە دەگاتە حاڵەتی کوشتن هەندێک کات دەگاتە حاڵەتی ئەوەی کە پێم وتێنێت دوای جیابوونەوە دایک و باوک فێری عینادیە بن، ژن و پیا فێری عینادیە بن. ئەگەر مناڵەکە لای دایکەکە بێت فێری ئەوە ئەبێت ئەڵێ ئەبێ بۆی تۆڵەی هەموو ئەو حیاتی لێکەمەوە کە هی من بەسەر چوو مناڵەکانی بۆ نانێرم، تووشی تووڕەبوو نەبێت، تووشی تووڕەبوو نەبێت. من دا مناڵ دوای جیابوونەوە کاتونە تەلای من وتوێتی هێرۆخان دایکم ئەوەندە تووڕەیە باوکم ئەوەندە تووڕێ ناوێنێت قسێکی لەگەڵا بکەین، تووشی کۆمەڵایەتی تۆڵی نەگونجانە کۆمەڵایەتێکا بن. خوی ئەم نەگونجانە کۆمەڵایەتی کۆمەڵگاش خەدری لێکات، چون کۆمەڵگا لە وڵاتی ئێمەدا بە تایبەتیتر بۆ ئافرەت کە بێ هاوسەر ئەمێنێتەوە ئیتر هەموو تاوانەکە ئەخاتە سەرباری ئافرەتەکە و ئافرەتەکەەوە دێت تۆزە لە کۆمەلگا لای تۆزە هەر لە کۆمەلگا دوورەکەوێتەوە خۆی ژیانێکی خۆی. من دوو پرسیارەکەم بەس وەڵامەکەم بە کورتیەوە هێرۆخان دەرمانی ئەم هەموو دەردە لای کێ؟ ئەمە یەک، دووەمینیان یا دادگا یان سڵحی عەشایری و بۆنە کۆمەڵایەتیەکان کامل گونجاوترە بۆ چارەسەرکردنی کێشەی خێزانی؟ دەرمانی ئەم دەردە لە لای خێزانە و کۆمەڵگایە. باشە. دینیش بەس دین بۆ شێوازی کە پێشتر باسم. باشە. پرسیاری دوم ئەوەیە ئایا دادگاکان یاسا باشترە بۆ یەکلایکردنەوەی کێشەیەکی کۆمەڵایەتی یاخود بۆ کێشەیەکی خێزانی یاخود لایەنە کۆمەڵایەتێکە سڵحێکی عەشایری مەلایەکی ئاینی دەتوانێت ئەم کێشەیە کە گەشتە لایەنی کەمتر کاتەوە، کە گەشتە ئەوەی کە هەردووکیان بڕیاری جیابوونەوەیاندا دەبێت دادگا هەبێت. بەس کە کێشەیەکی بەسیتی بچووک هەبوو مەچەڵی سڵحی عەشایری و دانیشتنەکان ئاساییە هەبێت. گەشتە جیابوونەوە نەخێرە بێت دادگا هەبێت. ئەمە بارسووکیش دەبێت بۆ دادگاکانی ئێمە؟ بارگرانیە بێت. بۆچی؟ بەڵام تۆ تاکو کەی زیاتر بێت ناو مەحکەمە دادوەرە بەسمە کەیسەکە لە سڵحێکی عەشایری لە پەیوەندی کۆمەڵایەتی بۆ ناو کۆمەلگا ئاسانتر ئەبێت، بەڵام بۆ ناو دادگا بارگرانتر ئەبێت. بەڵام تو سڵحی عەشایری ئێمە بدەیان سڵحی عەشایریمان بینیوە دواتر کێشەی کۆمەڵایەتی خراپتری لێکەوتوێتەوە، بۆیە کە کچ و کوڕ بڕیاری جیابوونەوە دەدەن لێ بڕۆنە دادگا پەنا بۆ سڵحی عەشایری نەبن. بەڕێز هێرۆعەتار ڕاوێژکاری نێودەوڵەتی خێزانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بێت لەشتان ساغ بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە لە شادی و خۆشیدا.